لە دەڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی سزای 211 شوێنیان داوە کە سەرپێچی ڕێنماییەکانیان کردووە. 34 شوێنیش بەهۆی دووبارە بوونەوەی سەرپێچیەکان داخراون. لەگەڵەوەی بەشێکی زۆر لە کۆگا و دوکانەکان بەردەوام سەرپێچیەکانیان دووبارە دەبێتەوە، بەڵام سزایەکی قورس نەدراون کە ترسیان هەبێت لە دووبارەکردنەوەی. ئێمە وەکو قایمقامێت دەسەڵاتێکی زیاترمان داوە بە لیژنەکان لە کاتی بوونی هەر سەرپێچێکە کە لە سەدان و بەسەرکردنەوەکانیانە ئەنجامی ئەیەن دەسەڵاتمان ناونەتێک کە دەست بەجێ ئیجراعات لەگەڵ ئەو شوێنەیە بکەن، بۆ داخستن بێت، بۆ غەرامەکردن بێت، بۆ هەر ڕێکارێکی تر کە پێویست بێت بژیرێتە بەرامبەر بۆ شوێنانی کە سەرپێچیان کردووە. ئەوەی کە بزانین یعنی سەرپێچیەکە زۆر گەورەیە، کەسەکە ڕوبەڕووی یاسا ئەکەینەوە و ئەگەر چەند سەرپێچیەکی پێشتریشی هەبێت هەر ڕوبەڕووی یاسایەکەینەوە. بە بڕوای یاساناسێک پێویستە ئەو کەسانەی مامەڵە بە خۆراکی ماوە بەسەرچوو بەروارگۆڕاوە دەکەن یاساکانیان لەسەر تونتر بکرێتەوە، جگە لە سزای مادی تاوانەکە مافی گشتیشی تێدا لە بەرچاو بگیرێت، چونکە خۆراکی ماوە بەسەرچوو ڕەنگە سەدان کەس تووشی نەخۆشی درێژخایەن بکات. ئێستا جگەر مادەیەکی ژەهرە، هەر خۆی لە قانونا بە ژەهر هەژمار کراوە، باشە زۆربەیان ئەهێنرێت بەم دیوە، چۆن ئەمە هێنرێت لە نقطە سنووریەکانەوە 5 نقطەی سنووری بگرە زیاتریشمان هەیە کە لە ئێرانەوە داغڵی هەرێمە بێ. ئەمانەکەیت زیاتر کێ بەرپرسیارە؟ سنوورەکان بەرپرسیارن لەم شارەیە کە ئەمانە دەسەکەوێت لە شار و شارۆچکەکانەیە لە ناحیەکانە ئەمانە دەسەکەوێت، هەمووی زۆری خەتای سنوورەکانەکەیە، چکە ئەبێ ئەوان ئیجراعات تونتر بکەنەوە بۆی ئەم جۆرە موادانە بە مخفی داغڵی ئێرە نەکرێت لە ژێربارە بشارێتەوە. ئێمە هەمان بۆ لە محکەمەی گومرگی سیرمان کردووە لە ناو کارتۆنی کاشیە جگەرەکە شاردراوەتەوە، یا لە ناو بڵین ئێستا بۆ نمونە زۆربەی بارەکە کاشی بووە کەچی بەعینەن کارتۆن موادەکەشی تیا شاراوەتەوە و تیا هێنراوە داغڵ کراوە، کەواتە ئەمە زەهرێکەوە دەرخواردی ئەم میلەتە ئەدرێ. ئەمانش کە محکەمە ئەکرێ زیاتر بڵین 194 محکەمەی گومرگی مادەکەی جاری وایە ئەگەر بزانن ئەمە 100% ئەمە شاراوەتەوە عیلمی پێی نەبووە لەوێت پێکەن بە 197 بە 4 هێندە یا 3 هێندە بەوە غرامە ئەکرێت. هەرچەندە لە ماوەی 10 ڕۆژدا 34 تەن خۆراکی ماوە بەسەرچوو دەستی بەسەردا گیراوە، بەڵام تەنها 5 کەس ڕوبەڕووی دادگا کراونەتەوە. لە کاتێکدا ئەم خۆراکە بەسەرچوانە ڕەنگە بە هەزاران کەس تووشی نەخۆشی کوشندە بکات. بەشێک لە پارێزەران دەڵێن پێویستە ئەو سنوورانەی مادە بەسەرچووەکانی لێوە داخل دەکرێت تونتر بکرێتەوە و چۆن دەکرێت ڕێگە بەم ژەهرانە بدرێت بهێنرێنە هەرێمی کوردستان. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.